بینەرانی بەڕێزەی تلویزیۆنی کۆمەڵا لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان لە هەر کوێک کە هەن. خۆشەویستان، هاتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردن بەرنامەیەک تر لە بەرنامەکانی تەندروستی و بۆ ئەم هەفتە ئەو بابەتەی کە بۆ ئێوەی خۆشەویست ئامادەمان کردووە بابەتێکە لەسەر ڕێگاکانی هێوەرکردنەوەی کۆکەی شەوانە. دیارە من پێشتر ئەوە بڵێم کە پۆچی پێڵێن کۆکەی لە شەوە، دیارە خۆی لە ڕۆژیشە کۆکە هەیە، بەڵام بەهۆی ئەوەی کە هەم حاڵەتەکەی هەم ئەوەی کە تونترە بێتەوە هەم ئەوەی کە جیا لە تونبوونەوەکە زەمان بینیشی کەمترە بێتەوە و تۆزێک سەختتر و مشکلترە کۆکەی شەوانە بەپای ئەو کۆکەگەرەکە ناو ڕۆژە هەیە. بەو دلیلە پێڵێن کۆکەی شەوانە کۆن مزاحمی ئەو کەسابێت لە خەوڕایە شڵک نێدەدا شڵکی لە خەو مشکڵی بۆ دروستەکات، تقریبا مزاحمیەوێت لە ئیسراحەت و خەو و هەروەها ئەتانێت ئیجاد مزاحمەتیش بکات بۆ ئەو کەسانێک کە هان لە دەوروبەرە. بۆیە بۆ بەهۆی ئەو دلیلگەرە ئەو کۆکەی شەوانەیان جیا کردووەتەوە کە بەنسبەت کۆکەی ڕۆژ هەم شدەتەکەی زۆرترە، هەم زەمانەکەی یعنی ئەوەی کە بینیەکە فێ کەمترەوە بێتەوە. ئەمە خسڵەتگەری کۆکەی شەوانە. بەڵام ئەوەی کە چەند ڕێگایان بۆی داناوە لە مەجللەیەکی معتەبەری ئامریکایە ئشارەی پێ کردووە کە ڕێگاکان کە زیاتر لە 20 ڕێگاست کە هیوادارم ئێمە بتانین مەجالمان لێت کە بتوانین ئەو ڕێگاگەرە کە بۆ هێوەرکردنەوەی کۆکە ئەویش لە شەوە هەیە پێشکەش ئێوە خۆشەویستانیکەین. دیارە ئەو مەقالە سەرەتا وتوویە ئەگەر زەمینەکە یا پایەی ئەو کۆکە نەخۆشیە ئەبێ بە دوای چارەسەرە بگەڕگێ بۆی ئەبێت سەردانی دوکتر بکرگێ، ئازمایش بکرگێت، سەرچاوەکەی بدۆزگێتەوە کە کاتێکیش کە دۆزراوە ئەوانە دەرمان کردێت. بەڵام لە حاڵەتگەرێکی عادی یا نۆرماڵە کە ئەو کۆکەی شەوانە هەیە، ئەوان ئەو ڕێگەگەرە کە ئێرائەیان داوە ئەوەیە کە وەکو یەکەم ڕێگا کە پێشنیاریان کردووە وازهێنان و لابردنی جگەرەیە. ئشاریان کردووە کە جگەرە کێشان یەکێک لە سەرەکی ترین هۆکارەکانە کە ئەوێتە عامڵێک بۆ ئەوەی کە کۆکەی شەوانە بێت. دوای ئەوەی کە ئەو وازهێنانە هێناوە خۆیان تاقیقیان کردووە کە کەسانێک کە وازیان هێناوە لە جگەریان لابردووە دوای 8 هەفتە و ئاڵوگۆڕ بەسەریا هاتووە، یان ئاڵوگۆڕەکە هەم احتیاجیان بە دەرمان زۆر هاتووەتە خوارەوە و هەم ئەوەیش کە کۆکەکە نەماوە. یعنی ئەو کەسانێک کە دوای 8 هەفتە و کە جگەرەیان لابردووە جگەرە کێشانیان سگاریان تەرک کردووە، ئەو قۆزە ئەو کۆکەیانە بەرەو باشتربوون چووە. جیا لەوەیشە کە یارمەتی دەرە بۆ کۆکەی شەوانە وازهێنان لە جگەرە. کۆکەی شەوانە ئەتوانی یەکێ لە هۆکارەکانی ئەو ڕفلاکسی معدە بێت کە بە هەر هۆیەکەوە ئەو محتەویاتەی کە لە ناو معیدە هەیە هەڵگەڕێتەوە بێتەوە بۆ ناو مێری، کە ئەوشە خۆی ئەتوانێت هۆکارێک بێت بۆ کۆکەی شەوانە وازهێنان لە جگەرە کێشان. ئەتوانێت ئەو کزەی سەردڵی پێڵێن کە ئەو شتێکە باوە لە ناو کۆمەڵگا، ئەو کزەی سەردڵە کە لە ئەسڵ هیچ سەردڵ نییە، ئەو بەشەسەکە معدە وەسڵە بێت بە مریە و کە ئەو ریچەگەرێک هەیە توش مشکڵێکە بن لەوێ ئەو کزەی سەردڵە دروستە بێت. وازهێنان لە جگەرە کێشان جیالەوە کە بۆ کۆکەی شەوانە باشە ئەتوانێت لەسەر ئەو ڕفلاکس معدەی مرەویشە کە ئەویش هۆکارێکە بۆ کۆکەی شەوانە تاسیری خۆی بێت. جیا لە ئەوەی کە ئشاریان کردووە کە بۆ لابردنی جگەرە خۆت وەکو سەرچاوەی دووەم وەکو ئەوەی کە یەکێک لە ڕێگەکان کە دووم ڕێگە بۆ هێوەرکردنەوەی کۆکەی شەوانە ناویان بردووە خۆ دوورخستنەوەست لەو شوێنانەی کە دووکەڵی جگەرەیشی تێدا هەیە. یان ئەو کەسانێک کە خۆیان جگەرە بەکار ناگەرن، جگەرە ناکێشن،
ئەگەر لە شوێنێک دانیشن کە دووکەڵی جگەرە بێت ئەویش خۆی ئەتوانێت هۆکارێک بێت بۆ ئەوەی کە تووشی کۆکەی شەوانە بن. بۆیە ئەنجومەنێک لە ئامریکا ئەو ئەنجومەن منبعی مۆرد اعتمادە لەبارەی سەرەتان مۆردی سەرەتانەوە وتیگە ئەو کەسانیشە وا جگەرە ناکێشن بەڵام کاتەکانی خۆیان لەو شوێنگەرە کە پڕە لە دووکەڵ ئەبەنە سەر ئەوانیش هانە مەعرەزی تووشبوون بە کۆکە، ئاسم و هەروەها نەخۆشیەکانی جۆراوجۆری سی. بۆیە ئەڵێت کە ئەو کەسانیش کە جگەرە ناکێشن ئەگەر لە شوێنێکە بن کە دووکەڵی جگەرە هەیە ئەویشە یەکێک لە چاوەکانی تووشبوون بە کۆکەی شەوانەیە. وەکو ڕێگایکی ترکە ئەوان پێشنیاریان کردووە وتیە کە ئیمتحانی بکەن، ئەویش کەڵکوەرگرتنە لە ڕوتوبەت سازەکان. ئەو ڕوتوبەت سازگەرە ئەتوانێت ئەو دەستگای بخور بێت کە ئەو دەستگای بخورە ئاو مقەتەر ئەتوانێت لەناو ئەو دەستگای بخورە کە ئەو محیتەکە هەیە کەمێ شۆی پێبات، چونکە ئەگەر ئەو محیتە ئەو ژینگەیە کە ئێمە هاینتی ئەگەر هەواکەی وشک بێت، وشکبوونی هەوا خۆی یەکێک لە هۆکارەکانی کۆکەی شەوانەیە. دیارە ئەوەی کە ئەڵێن کە شۆی بێت ئەوەن هۆکار ناتوانین بڵێن کە حتممە شووەکە ئەوەنە زیادێت، چۆن ئەگەر لە شوێنێکیشە ڕوتوبەت و شۆ ئەوەنە لە سەرەوە بێت ئەتوانێت بێت کەڕووک لەسەر دیوار یا لە هەر شوێنێکە بێت کە لە درێژی ئەم بەرنامە ئشارەت یەکەین کە ئەو کەڕووە یا و قاچکەرە کە لەسەر دیواریشە دروستە بێت خۆی دانن لە هۆکارەکانی تووشبوون بە کۆکەی شەوانن. بۆیە ئەوەیە کە پێشنیارەکردگەی ئەو بخورگەرە ئەو دەستکارگەرە هەروەکە لە وێنەکە بینیتان جۆرا و جۆرە هەیە، ئەنواعی مختلفی هەیە، ئەتوانن ئیمتحانی بکەن لە عدەیەکە تەئسیرەکەی زۆر بەرچاو بووە. ئەو ڕوتوبەتیشە کە دایان ناوە نسبەتەکەی 40 تا 50% بۆ ئەو شوێنەی کە ئەو کەسە ئەنووسێ لە ناویە یان ئەخەوێت ئەو شوێن خەوتنە ئەگەر ڕوتوبەتەکەی 40 تا 50% بێت ڕوتوبەتێکی مناسبە. ڕێگایکی ترکە ئەوان پێشنیاریان کردگە ئەوەیە کە مدیریت ئالەرژنەکانی پێوەن. ئالەرژن ئەو شتانەی کە ئیجاری حساسیت دەکات، ئەو کەسانەی کە تووشی ئەو عامڵانەی کە ئەبنە هۆکارێکن بۆ تووشی حساس بوون. ئەو ئالەرژنگەریشە کە ئەو مەوادەی کە کەسانێک تووش حساسیت دەکەن ئەتوانێت تەپوتۆز بێت، تەپوتۆزێک بەتایبەت شەو ئەو شوێن نووسنە خاک و خۆڵی تێبێت، تەپوتۆزی تێبێت، ئەوە ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت. دیار لەوانیشە بازێ لە حیواناتە وەکو ساگ پشیلە ئەوانیشە بۆ کەسانێک کە حساسیتیان هەیە بەوانە ئەتوانێت یەکێک لە سەرچاوەکان بێت. دیارە پێشنیار کراوە کە ئەو لێف و دۆشەکە و پەتووەکە ئەدرگێتە ئەو کەس بەکاری تێرێت بۆ دەستن دوای ماوەی بەفشۆرگێت، چونکە احتمالی هەیە تەپوتۆز یا مەوادێکی ئالەرژن بەخۆیەوە بگرێت بۆ ئەو مەوادە لە خۆی دوورۆخاتەوە. و هەروەها کەڵکوەرگرتن لە گسکی کارەباییە یا ئەو جاڕوبەرقیە کە توانێت ئەو تەپوتۆزە لابوات. و حتمما ڕێگەکان تریش پێشنیار کراوە کە ئەگەر بەتایبەت بۆ کەسانێک کە هۆکارەکە تر دیارە کە ئەو کۆکەیانە حساسیت بە مادەی کە ئەوەسە کە ئەڵێن ئەگەریش کراوە چۆن ئەو مادە ئەگەر شناسایی نەکردێت بۆ وێنە گەردەی گیاکان بێت یا ئەو عەتری گیا بێت کە لە دەرەوە هەیە بەتایبەت لە پاییز و بەهارە کە ئەوە خۆی زۆرتر نیشانەدات، ئەتوانن کە بۆ ئەوەی کە هەم جلەکانی بەریان هەم ئەوە کە خۆشیان فشۆرن ئەوەشە پێشنیار کراوە. تەپوتۆز کە پێشنیاریان کرد کە حتممە بدرگێتە خوارەوە، بەڵام چۆن تێدە خوارەوە یەکێ لەو شتانەی کە تەپوتۆز دەگرێت بەخۆیەوە ئەوێتە هۆکارێک بۆ کۆکەی شەوانە ئەو قاڵی گەرەسە کە بە دیوارەوە هەڵاوەسکێت، ئەو فەرش دیواری بڵێن، ئەو فەرش دیواریگەرە خۆی یەکێک لە منبعگەرێکە کە تۆز لە خۆی کۆکاتەوە ئەتوانێت یەکێک لە مەنابع بێت.
پێشنیاریش کراوە کە لە مۆردی پێشوەشە وتم کە ئەو شوێن ڕەختەخاو حساب لێفە دۆشەکە مەلافەیە ئەوە حتممە لە پشۆرگێت ئەو شوێنیشە ئەگەر کە ئەو کەسە ئیسراحەتی تێکات ئەخەوێت ئەو شوێنە تەهویەیەکی مناسیبی بێت هەوا یانێ جەریانی بێت بە هەوایەکی تازەی تێبێت بۆ ڕێەکان هەم هەناسەدان هەم ئەوەی کە تووشی مشکل نەبێت پێشنیا کراوەکە ئەو کەسە توانێت شەوانە لای سەری ئاو بێت کە هەر کاتێک تووشی کۆکە بوو ڕێزەی ئاو بخواتەوە و ئەگەریش ڕتوبەت کە وتمان ئەو گەر شووەکە زۆر زۆر بڕواتە سەرەوە خۆی یەکێک لە هۆکارەکانە بۆ وێنە ئەگەر دیوارێک کەڕوو بگرێت قارچ بگرێت ئەوە خۆی ئەتوانێت هۆکارێک بێت ئەوەی کە ئەو کەسە تووشی کۆکەی شەوانەکە بۆیە ڕتوبەت تا ئەنازەیک تەوسیە کراوە نەدەوە زۆرتر پەنجەرەکانە ئەگەر ئەزانێ و کەسە حساسیتە هۆکاری کۆکەکەی پەنجەرەکان ببسرێت وە دڵنیای بێت لەوەی کە کپ بووە و ئەو مەوادەی کە ئالەرژنن کە ئەتوانێت لە تۆز بێت لە خاک و خۆڵ بێت لە گیاکان بێت ئەوە بەرگری کات نێتە ناو ئەو ژوورەی کە ئەو سراحەتەکە یا فیلتری هەوا یان فیلتر هەوا کە منزور ئەوەسە تەسویە هەوا بکرێت ئەڵبەتە تاقیقاتێکیش کراوە کە لە ساڵی 2020 بووە هەر لە وڵاتی ئەمریکا بووە کە کەسانێک کە ئەم حاڵەتگەریانە بوو بە ماوەی 6 هەفتە یانە تقریبان 1 مانگ و نیو ئەم کەسانیانە بەڕەسی کردووە ئەو شوێنەی کە تێبوون فیلتر هەوایان بۆ دانیە ئەو هەوای کە هاتووەتە ژوورەکەیان تەسویە کراوە متوەجه بووبن کە دوای 6 هەفتە هەم پێویستیان بە دەرمان هاتووەتە خوارەوە هەم ئەوەی کە تۆزێک چاکبوونەوە لەباری باشی بەرەو پێشەوە لە ئەو حاڵەتی هەناسە و کۆکەیانە لە بەرچاو بووە یەکێتر لە ڕێگاکان کە پێشنیاریان کردووە ئەوەیە کە ژێرسەر بەرز بێت ژێرسەر لە کاتی نووسنە بەرز بێت ئەڵێت کە ئەوەی کەسانێکە ساف ئەخەون ئەوە ئەتوانێت مخات یا ئەو تەرشعات لە پشت قڕیانەوە کۆ بێتەوە ئەوە هۆکارێک بێت بۆ ئەوەی کە ئەو کەسانە تووشی کۆکە بن لە کاتی نووسنە ئەڵێت ئەگەر لەسەر تەختی شەخەون ئەتوانن بلوک بنە ئەگەر ئەو تەختە مەبەستیەوەی کەسێکە لەسەر تەختە خەوێ ئەو تەختیشە ئەو ئیمکاناتیە نییە کە ئەنازەکەی تەغیر بدرگی یانە ئەو بەشیە کە بەشی سەرە بێتە سەرەوە ئەتوانن ئەو پایەگەریە لەسەر ئاجۆر یا بلوکێکی هەر ئەنازەیەک بێت لەوێ داێنن کە ژێر سەر بەرزەوە بێتەوە هەروەها تان کەڵ وەربگرن لە سەرینگەرێکی ئیزافی بۆ ئەوەی کە ژێرسەر بەرزەوە بێتەوە لە هەر حاڵە ئەگەر ژێرسەر بەرز بێت ئەوە خۆی ڕێگایکە لە ڕێگاکانی کەمکردنەوەی کۆکەی شەوانە یەکێتر لەو ڕێگانە کە پێشنیار کراوە وتویانەکە لیمو دیارە لیمو تورشە بە هەنگوێنەوە بخورگێت ئەگەر کەسێکە کۆکەکەی ئیتر زۆر عەزیەتیەکات وەرەزی کردووە زۆر عەزیەتیەدات ئەو کەسانە ئەتوانن لیمو هەنگوێن تێکەڵکەن و بیخۆن کە ئەم خواردنی لیمو لەگەڵ هەنگوێنە خۆی ئەتوان لەگەڵ چایشە بە چای و تێکەڵیکەن و هەم ئەوێتە عاملێکە بۆ هێوەرکردنەوەی قورگ هەم ئەو کزەی کە لە قورگە هەیە ئەوەشە دێرێتە خوارەوە و هەروەها سرویس بێداش ملی بریتانیا وای وتووە کە ئەم دارووە تاسیرێکی مشابهی وەکو داروگەرێکی کۆکەی هەیە یعنی ئەو چای و لیمو تورش و هەنگوێنە شەبەکەی بێداش ملی بریتانیا وتویە کە ئەو کارێکە ئەو دەرمانانە ئەو شەربەتگەرەکە بۆ کۆکایکەن ئەم دەرمانە ئەم یعنی لیمو و هەنگوێن ئەو کارە ئەتوانێت ئەنجام بدات دیارگەرێکیش هەیە کە بەپەی
بازێ محیتگەر ئەوان ناویان بردووە کە ئەو دیاگەرە ئەتوانێت یارمەتی دەربێت، وەکو ئاویشن، پامچاڵ، ئەو کۆڵگەرێکە کە ئەوانە دیارە لە ئەو لای ئەو وڵاتانە شەربەتەکەی لێ دروستەکەن، وەکو شەربەتی کۆکە بەکاری دێرن. ئەوەیە کە هەم حاڵەتی گژبوونەوەی ئەو ڕێگەگەر هەوایە، هەم ئەوەی کە دژە میکرۆبن و ئیلتیهابیش کەمەکەنەوە لەوانە بە کەڵترن. تا ئەو جێگەیە بە لای خۆمانەوە بەرگێتەوە یەکێک لەو شتانێک کە ئەتوان کەڵکی لێوە بگرن لە ڕۆنەکانە یا و ئارەق دەرەسەکە ئەگیرگەوەک ئارەق نعنا، ئارەق ڕازیانە، ئەوانیشە یارمەتی دەرن بۆ وێنە ئارەق نعنا ئەگەر ناو ئاوێکی گەرمە ئەنازەیەکی زۆر کەمی ناو ئاو گەرمە بکردیا و کەسا وەکو حاڵەتی بخور هەڵی نووشێت یعنی هەناسەی پێبا، ئەوە خۆی یارمەتی دەرە. نعنای تون خۆی یارمەتی دەرە ڕازیانە، بەڵام وتم ئەوەی کە نعناکە ئەگەر لەگەڵ ئاو گەرمە تێکەڵ بکرێت و وەکو بخۆر هەناسەی پێ بدرگێ ئەوە خۆی یارمەتی دەرە. یەکێت لەو ڕێگاگەرە کە معرفیان کردووە ئاوخوێ، ئاوخوێ کە غڕغەڕەی پێکەن کە ئەویش ئەتوانێتی یارمەتی دەربێت. حتا بۆ لە ساڵی 2021 بەڵام 100% تایید نەکرا، یەکێک لەو ڕێگەگەرە کە پێشنیار کرا کە ئەتوانێت یارمەتی دەربێت بۆ مدیریەتکردنی کۆڤید-19 یا ئەو نەخۆشی کۆڕۆنا، هەر ئەم ئاونمەکە بۆ غڕغەڕەکردن بە ئاونمەک هیچ یەکێک لەو ڕێگاگەرەسەکە پێشنیاریان کردووە. یەکێک تر لەو ڕێگاگەرە کە ئەوان تاقیقاتە وتوێ سپرەیگەرێکە کە بۆ لوت سپرەی کە بەکار دەرگێ، ئەو سپرەیگەرە یا ئەوەی کە ساڵینە یا نمەکە یا ئەوەی کە کۆرتیسۆیدە. تاقیقاتێک کراوە لە ساڵ 2017 45 کەس کە ئالەژیان بووگە یان حساسەتیان بووگە بە تەپوتۆز بە خاک و خۆڵ، بە ماوەی 30 ڕۆژیان یەک مانگ شۆردن بە ئاو نمەک یان بۆ هەم لوتی هەم بۆ ناو قوڕیان استفادە کردووە. دوای تەواوبوونی ئەم متاڵعە ئەم توێژینەوە زانیویانەکە هەم هێوەربوونەوە هەم تەسکین باشتر بووگە بەنسبەت یعنی ئاو نمەکەکە تەسیری زۆرتر بووگە لە ئەو دەرمانگەرەکە کۆرتیکۆ ئسترویدن. پس ئاو نمەکەکە تەسیری زۆرتر بووگە لەو دەرمانگەرەی کە سپرەیەکان بین لوتن وەکو سترویدە کۆرتیزۆنن کە بەکارتێنن ئاو نمەکەکە زۆرتر دەور و نەخشی بووە، هەم تەرشحاتێک کە لە لوت هەیە هاوردویە خوارەوە، هەم هەناسەدانی باشترەوە کردووە و پێویستی بە دەرمانیشی هاوردوەتە خوارەوە. نەتیکەریە سەنێکە کە دیار لە یوگا و ئەمانیشە کەڵکی لێ وەرەگردت، ئەوەیە کە هەر ئاو نمەک دروستە کردێت، ئاو نمەکەکە ئاو خوێ دروستە کردێت و ئاو خوێ ئەو کەسە سەریەخا بە شانە لە کونایەک لوتیە و ئاو نمەک هەڵەمژێت لەو کوناکەی تریە و ئەیاتە دەرەوە و پێچەوانە کە لەو کونای لوت مخالفەوە ئاو نمەکەکە هەڵەمژێت دوای لەم کونالوتی تریە و ئەیاتە دەرەوە. ئەم نەتیکەریە فەنێکە، بەڵام ئەمە بۆ کەسانێک کە تووشی عفونەتی گوێ ئەبن بە هیچ شێوەیەک ئەمە مناسب نییە، بەڵام وەکو یەکێک لە ڕێیەکان ئەمیشە معرفی کراوە کە ئەتوانێت یارمەتی دەربێت بۆ تەسکین و هێوەرکردنەوەی قۆزەی شەوانە. ئەو دەرمانگەرە ئەو داروگەرەی کە بەهێزن یعنی کۆکە سەرکوبەکەن کە ئەمانە احتماڵی هەیە بازێکی کودینی تێبێت، کە ئەگەر کودینی تێبێت بۆ ئەو کەسانێک کە ژێری 17 ساڵ تەمەنیان هەیە ئەوە ناتوانێت، باش نییە. دەرمانی تر کە هەیە و معرفیش کراوە لەم بەشەوە ئەویش ئەوەیە کە لە لای خۆمانە لە کوردستانە تر هەموو کەسەیە ناسێت یاتین بڵێن لە زۆربەی ماڵەکانە هەیە ئەکسپێکتۆرانتە، یعنی ئەو شەربەت بە شەربەتی قۆزەیش مەشهورە.
تقریبا ئێتر ئەوە بینەرانمان باشتر ئەزانن کە ئەم شەربەتێکی معمولیە، کەسێکە قۆزەی بێت دەتوانێت بە نوسخەیش تەهیەی کات. من لەوە زیاتر ناتوانم تۆزیحێکی بە چون بینەرەمان خۆیان کەڵکی لێ وەرەگرن ئەزانن چییە، و هەروەها ئەو مەجللەیشە شارێک کردووە کە ئێکسپکتۆرانتەکان ئەتوانن بەکاربێنن. جیا لە ئێکسپکتۆرانت یا شەربەت گەرکۆکە واکسیناسیۆنە. واکسیناسیۆنیش بۆ ئەو کەسانەی کە تەمەنیان لە سەروی 19 ساڵ بەرەوژورن ئێتر واکسنی ئەنفڵانزا ئەتانن بەکاربێرن، ئەوە خۆی ئەتوانێت دەور و نەخشی بێت. دیارە نەخۆشینگەرێکیشان لەم ساڵەگەر ئاخرەوەکە و کۆڤید-19 کۆرۆنا ئەویش واکسن وشتی بۆ هات کە تەبلیغی بۆ کراوە، بەرنامەی بۆ چنیاوە، حتا بازی کاتیش ئیجباری بوو بکە واکسیناسیۆنەکە ئەنجام دراوە. مۆردێک هەیە کە شارێشمان پێکرد لە ئەوەڵی بەرنامە یانە لە یەکەم ڕێگاکانە کە کزەی سەردڵە، ئەو کزەی کە حاڵەتێکە ئازارەکە هین هەناسە نیە، لە ئەسڵ ئازارێکی دەستگای گەوارشە، هین مەعیدەیە کە ئەو خواردنانەی ئەو شتانی کە لە ناو مەعیدە هەیە هەڵەگەڕێتەوە بۆ سەر مری ئەو کەس هەست بە کزەی کەکات. لای خۆمان کزەی سەردڵیشی پێڵێن. ئەوە خۆی ئەتوانێت هۆکارێک بێ بۆ تەحریککردنی قوڕگ و ئەو کەسیشە تووشی کۆکەی شەوانەکات. معموڵەنیش ئەو کەسانە کە بڕم بۆ لای دوکتر ئەو تەوسیەگەریانە پێکات کە ژەمە خواردنەکانیان زۆرەوکەنەوە، بەڵام دەفعەکانی زۆرترەوکەنەوە، یان ئەگەر سێ ژەمە خۆن ئەو ژەمەکان زۆرترکەنەوە، یان دەفعەکانی زۆرترەوکەنەوە بەڵام ژەمەکان کەمترەوکەنەوە. یا ئەوەی کە 3 ساعت پێش نووسن هیچێ نەخۆن. بازە شتیش هەیە کە محڕەکە خۆی ئەتوانێت تحریک کات، وەکو شکولات، وەکو کافئین کە لەناو قاوە هەیە، ئەنازێکیش لە چایە هەیە، لە ئەوانە 3 ساعت بەرگریکەن لەو شتانەی کە هەیە، یا ئەلکول تەماکۆ، ئەوانیشە خۆی ئەتوانێت هۆکار بن بۆ ئەو کەسێکە مەوادگەرێکە محڕەکن کە ئەو کەسە تووشی کزەی سەردڵکە. دیارە داوا و دەرمانیشن. حاڵەتی تریش هەیە کە کزەیکە، بەڵام ئەو کزە لە سەردڵ نییە، یانی لە بەشی معدە نیە، ئەو بەشەی کە حەنجەرەی پێڵێن، ئەوەی کە ئەو پەردە دەنگیگەر ئێمە هەیە، ئەویشە حاڵەتێکە کە مخات ئەتوانێت لە پشت ئەوانە جەمەوە بێتەوە و ئەو کەسە تووشی کۆکە کات. دیارە بۆ ئەوەیشە ئەگەر ئاسم بێت ئەبێ خۆی مدیریت ئاسم کردی، ئەو دەرمانگەرە هەیە کە دەرمانی ئاسمەوەشە سپرەیە هەڵیەمژێت ئەو کەسە. ئەگەر ئالێرژن بێت، ئەگەر مەوادێکی حساسیت زیاد بێت، ئەبێ خۆی دوورۆخاتەوە. ئەمە ئەو ڕێگەگەرە بوو کە پێشنیار کرابوو بۆ ئەو کەسانی کە کۆکەی شەوانیان هەیە، ئەتوانێت تەسکینیان بدات، هێوەریان کاتەوە کە ڕعایەتی بکەن. بەڵام کاتێکیش دیاری کراوە کە ئەو کۆکە ئەگەر حاڵەتگەرێکی وای بوو کە لەگەڵ ئەوەی کە هەم بەردەوام بوو، هەمێتر واقعەن ئازاردە هەندبوو بۆ ئەو کەسە، یا خیزەی سەرسینی هات، یا ئەوەی کە ئازارێ لە قەفەسەی سینە دروست بوو، ئەگەر ئەو کەسە تووشی تا بوو، و هەر چەشنە عەلایمێک کە سەنگینتر و قورسترە بێتەوە، ئەبێ ئەو کەسە حتمەنە سەردانی دوکتور بکات. ئەو تاقیقاتە چەند کەسێک کە متەخەسیس نەخۆشیەکانی قوڕگ و لووت و گوێن چەند پرسیارێکە وتویان ئەو پرسیارگەرە عادین، ئەوانیانە مەترح کردووە کە پرسیارگەرێکی عادی نێڵن، زۆر کات ئەمانمانە لێ پرسن. ئەو جوابگەریشە کە داویانەتەوە یەکێک لە پرسیارەکان ئەوێت ئەوەیە کە بۆچی کۆکەی شەوانە خراپترە. مەبەستی ئەوەیە کە بۆچی بەپای ئەو کۆکەی کە لە ناو ڕۆژە هەیە، بە درێژای ڕۆژە هەیە، کۆکەی شەوانە لەو خراپترە. ئەڵێت جوابەکەی ئەوەیە کە ئەڵێت لە هۆکارەکانی ئەوەیە کە ناوخەوە ساف ئەخەون، تەرەشحات یا مخات لە پشت قوڕگەوەی کۆ بێتەوە، ئەوە یەکێک لە هۆکارەکانە. هۆکاری دووەمیش ئەتوانێت
تۆز یا خاک و خۆڵ بێت یا ئەوەی کە و ئالرژ نەبێت کە ناو تاقە ژووری بستنە هەیە کە ئەتوانێت عاملێ بێت بۆ خراپ تربوون یانە لەباری شدەتەوە کە کۆکەی شەوانە هەیە. ئەڵێت ئەگەر شەوانە حاڵەتی خورین بێ لە قورگە ئەوە ئەتوانێت نیشانەی چە بێت پرسیارە ئەوەیە جوابەکە ئەوێت ئەتوانێت محڕەکیان ئەو ئالرژنە یا و کەسێک ئەو شتێک کە تەحریکەکان لە ژوورەکە بێت ئەتوانێت تۆز بێت حیوان بێت گیا بێت ئەوە ئەتوانێت بێت فەرشی شارێن کردووەکە فەرشی دیواری ئەو قاڵیگەرەکە لەسەر دیوارە هەڵا ڕێزگەن ئەوانە ئەتوانێت هۆکار بن. هەروەها ئەڵێت ئەگەر هەواکەی زۆر وشک بێت ئەو خۆی ئەتوانێت هۆکار بێت. پێشنیاریان کردووە ئەگەر لەم حاڵەتگەرە بوو فەرش دیواری تۆز خاک و خۆڵ ئەتوانن لە مەرتوب کنەندەکان لەو بخورگەرە کەڵک وەربگرن. پرسیاری تر کە ئەڵێت زۆر باوە ئەڵێت ئەگەر مشکڵ لە قڕگ و بێت و هەست بە حاڵەتێک وەک خوران بکرێت ئەوە ئایا ئاسمە؟ جوابەکە ئەوەیە ئەڵێت جیا لە نەخۆشی ئاسم ئەتوانێت هۆکارگەری تریشی بێت وەکو ئەوەی کە ئەو حاڵەتەی کە ڕفلاکس مەعدە یان ئەو هەڵگەڕاندنەوەی شتەکان لە مەعدە و بۆ مری کە کزەی سەردە و دروستەکات یا ئالرژی یا حساسیت بێت جیا لە ئاسم ئەتوانێت ئەوانیشە هۆکار بن. هەمیشە ئاسم هەر کەسێک کۆکەی بوو ئەوە دلیلی ئەوە نیە حتمەن ئاسمی هەیە ئەوێت کە هۆکارگەر تریش هەیە یا نەخۆشیگەر تریش ئەتوانێت دەخیل بێتەوە. ئەڵێت پرسیارێک تریش کە زۆرە کرێ ئەوەیە بۆچی کۆکەی زۆرمان هەیە و بۆچی کۆکەی زۆرم هەیە بەڵام ناخۆشیش نین. ئەڵێت جوابەکە ئەڵێن کە ئەگەر کەسێ کۆکەی بێت بەڵام نەخۆش نییە یەک دلیل ئەتوانێ بێت ئەوەیشە کە ئەو کەسە حساسیەتی هەیە ئالرژیک هەیە ئەتوانێت بە دوای ئەوە بگەڕێت ئەگەر ئالرژی یا حساسیتەکە ڕەدەوە بۆ ئالرژی یا حساسیت نەبوو ئیتر ئەبێ بە شۆن هەر ئەو ڕفلاکس مەعدە بۆ ناومێریە یا نەخۆشیگەری هەناسە وەکو ئاسم و ئەمانە دواتر بگەڕین بەڵام وەکو ئەوە شت بە شۆن مەوادێکە بگەڕین کە حساسیت زاد. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان هیوادارم جێگەی ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بوێت تا پێگەشتنەوەمان لە بەرنامەی هەفتەی داهاتوو کات و ساتێکی پڕ لە شادی و تەندروستی بۆ هەموو لایەکتان بۆ ئاواتە.